پۆلیسی دارستانی بەرزنجە توانیویانە هاوڵاتێک دەستگیر بکەن لەسەرەوەی کە دارێکی بڕیوە ئەم دارە تقریبان سەرووی 200 ساڵە بێ. ئەمە جاری دووەمە ئەم کارە ئەنجام بدرێت لە ماوەی ئەم مانگەیە. ئەمە دووەم جارە کە لە کەسان دەستگیرەکەن و ڕوبڕووی یاسایەکەینەوە لەسەر بڕینی داری دارستانەکان کە تەمەنی ئەم دارانە بەتەئەکید ئەوەی جاری یەکەم سەرووی 200 ساڵە بێ و ئەم دارش کە ئێستا بەڕێستان نەیبینن سەرووی 200 ساڵە تەمەنی ئەم دارە و کەسەکان دەستگیر کران و ڕوبڕووی یاساکرێت و ئیجراتی یاساییان لەگەڵا ئەکرێت. دیارە ئەمە تەنیا مەبەستی تجارەت و مەبەستی بازرگانی خۆیانە، هیچ شتی دیکەی تیان نییە. مەبەستیان لە بڕینی ئەم دارە کە ئێستا ئێوە بینین ئەم دارە ئێمە ئەڵێن 200 ساڵ بەڵام بەتەئکید لە 200 ساڵ زیاترە بەپێی تەمەنی دارەکە. دیارە ئەو کەسێک کە ئەم سەرپێچی ئەنجام داوە هەم غەرامەی مادی ئەکرێ، لە هەمان کاتدا قەراری دادوەر هەم حکومش ئەدرێ و لە هەمان کاتدا ئێمە بیرمە نەچێ هەر ئێمە شەو بەشی پۆلیسی دارستانی سێ سادەق کە عەقید ئیسماعیل کە بەڕێوەبەری ئەو بەشەیە کاتژمێر 2 شەو بەدواوە توانیانە دوو هاوڵاتی دەستگیر بکەن لەسەر بیرلێدان. ئەم کەسانش ڕوبڕووی یاساکران و ئیجراتی یاسایی لەگەڵا ئەنجام درێت لەبەر ئەوەی لە سنوورەکەی ئێمە بە هیچ شێوەیە ئێمە کاری نایاسایی قبول ناکەین لە هیچ کەسێک کە سەرپێچی بکە، ئایا بیرلێدان بێ یا بڕینی داری دارستانەکان بێ.